ئێمە وەک فامسکۆڵ لە ئێستادا سەرقاڵی ئامادەسازی و بەڕێوەبردننی دیبیتێکین. ئەم دیبیتە لە چوارچێوەی خۆڕێخستن و ئامادەکاری ساڵی نوێدایە. ساڵانە خوێندنگارەکان کۆبوونەوەیەک ئامادە دەکەن بۆ ئەوەی بتوانن ڕێکاری خۆیان بۆ ساڵی نوێ ئامادە بکەن. بەڵام لە فامسکۆڵ جیاوازە تەواوی ناوەندەکانی دیکە ئێمە دیبیتێک بەڕێوە دەبین. ئەم دیبیتە 3 ڕۆژ دەخانێت، لە هەر ڕۆژێکدا 4 کاژێر. کۆی ئەو بابەتانەی کە لە ساڵانی ڕابردوو کە ماسی هەبوو نەقسی هەبوو ئێمە لەو دیبەتەدا تاوتوێی دەکەین. دوای ئەوەی کە لەگەڵ مامۆستایان ڕاوێژ دەکەین، گفتوگۆ دەکەین، کۆنووسێک ساز دەکەین کە ئەم کۆنووسە دەبێتە کارنامە و بەرنامە بۆ ساڵی نوێ. ساڵی نوێ بە کۆمەڵێک بەرنامەی نوێوە لە فام بەردەوام دەبێت. ئەم دیبیتە لە پێناو دروستکردنی هەماهەنگی لە نێوان مامۆستاکان و دۆزینەوەی کەماسیەکانی ساڵی ڕابردوو و دانانی پلانێکی تۆپما بۆ ئەم ساڵی خوێندن، هەروەها نیشاندانی ژیانی واقعی ناوپۆل لە ڕێگەی ئاکتینگەوە. منۆکو مامۆستایە کە سەرەتای کارکردن و ئەزمونم لە فامەوەیە دەتوانم بڵێم ئەوەی لە دەرەوە لەسەر فام دەوترێت تەنها شتێکە لە فەرمانێک. کاتێک تۆ دێیتە ناو فامەوە دەزانی کە لێرە چی دەگوزرێت. ئێمە تێکڕا پێکەوە ئامادەسازین بۆ ساڵی نوێی خوێندن و وەرزەرخانێکی زانستی و پەروەردەیی لە هەر بەماندایە.